لاگەڵ نزیکبوونەوەی وەرزی نوێی خوێندنی قوتابخانە و خوێندنگەکان هاوڵاتیان ئامادەکاری دەکەن بۆ کڕینی جلوبەرگی ساڵی نوێی خوێندنی منداڵەکانیان. با پێی بڕیارێکی وەزارەتی پەروەردە ئەم ساڵ جلوبەرگی خوێندکاران یەکپۆش دەبێت و بەپێی قۆناغەکانی خوێندن ڕەنگی جلەکانیان دەگۆڕێت. بۆ قۆناغی 1/6 بنەڕەتی پانتۆڵ یان تەنورەی ڕەساسی لەگەڵ کراسی سپی سادە. بۆ قۆناغی 7/9 ناوەندی پانتۆڵ یان تەنورە لەگەڵ کراسی سپی سادە. قۆناغی ئامادەییش لە پۆلیدا بۆ 12 پانتۆڵ یان تەنورەی ڕەش لەگەڵ کراسی سپی سادە دیاریکراوە. خوێندنگەکانیش پابەندن بەو بڕیارەوە. ئێمە پابەندین بەو ڕێنمایانەی کە وەزارەتەکەمان دەستنیشانی کردووە بۆمان. جلەکانیش بریتی بوون لە جلی بڵێن تەنورە یان پانتۆڵی ڕەش لەگەڵ قەمیسی سپی بۆ خوێندکارەکانمان. ئیتر خوێندکار خۆشی ئارەزومەندە لە چ شوێنێک ئەیکرێت. پێچەوانەی ساڵانی ڕابردوو زۆرینەی دوکاندار و فرۆشیاران سربەست کراون لە فرۆشتنی جلوبەرگی خوێندن بۆ مەرجانەی وەزارەتی پەروەردە دیاری کردووە. ئمە گرفتمان زۆر بوو چەند ساڵ لەگەڵ کۆمپانیایە. ئەو کۆمپانیایە قۆڕقی ناوبازاری کردبوو، ئیجباری بە زۆر شتیا بەسەر ڕانکان یختیار کردبوو لەگەڵ مدیرەکانە ڕێکەوت بوو. لۆکەی شتەکانی گۆڕی بوو ئەگە سپی بێکردووی بە ڕەساسی یان نیلی ئیتر بە ئیجباری و دایک باوکە وایە لێ بکڕێت عادی بووە عەسڵ بە نوعەتی باش بووە بە هەر لێ بکرێ. ئێمە ئامادەباشێکی زۆر باشمان کردووە بەپێی وەزارەتی پەروەردە ئەو ڕێنمایی کە دەری کردووە بۆ ناوەندی ڕەساسی و سپی، بۆ ئیبتیدای ڕەساسی و سپی، بۆ ناوەندی نیلی و سپی، بۆ ئامادەیی ڕەش و سپی. بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانی لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لیژنەیەک تەرخان دەکات بۆ بەدەڕاچوونی ئەو خوێندنگانەی پابەندی ڕێنمایەکان نابن و هەر خوێندنگەیەک خوێندکاران ناچار بکات لە کۆمپانیا یان شوێنێکی دیاریکراو جلوبەرگی خوێندن بکرێت ڕوبەڕووی سزا دەکرێتەوە. نانەت ئەو جلانە نابێ هیچ لۆگۆیەک، هیچ ئیشارەتی، هیچ ڕەنگەشتەی لەسەر بێ. واتە کاڵی کراسی سپی هیچ جۆرە خەتێک یاخود سەردەستەکەی ڕەنگە بێت یاخی ڕەنگێکی تر بێت بە هیچ شێوازێک ئەمە قوبوڵ ناکرێت، بە هیچ شێوە جیاوازی نییە. ڕەنگەکە ڕەنگی سپی و هیچی تر. جێبەجێکردنی یەکپۆشی جلوبەرگ لە خوێندنگەکاندا بۆ نەهێشتنی جیاوازیە لە نێوان خوێندکاراندا و کەمکردنەوەی ئەرکی سەرشانی دایکان و باوکانە بۆ ئەوەی ناچار نەبن لە کاتی کڕینی جلوبەرگی منداڵەکانیاندا بە نرخێکی گران لە کۆمپانیایەکی دیاریکراو بیکڕن. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.